بەخێر بن سەرەتا مرەبای هەنجیر بریتیە لە شەکر و ئاو حێل و دارچینی و ئەم شتانەی تێکرێت لەگەڵ هەنجیرە نا ئەبێ بە هەنجیری تەڕ بەکاربێنین هەنجیرەکەشی نابێت زۆرگەی و بێ ئەبێ وەسڵەت بێ ئەگەر زۆرگەی بێ زۆر ورد دەبێ ساعت و نیوێک شێوێ بۆ پێگەیشتنی یعنی بۆ دروستکردنی بەڵێ خۆماڵیە ئاوا دەرەچێت ئەوەی ترێ ساوەنەی نەماوە پێ بگە هەر زۆر نازانم بڵم چۆن زۆر مناڵ بووم حەزم زۆر بە ئیشە هەر ئەم ئیشانەش نا یعنی مرەبای هەنجیر هەرمێ سێ و هەمووی دروستەکەم ئەنواع دروستەکەم وەڵی زۆرم تاقی کردوێتەوە ئێستا حالێن مرەبای هەرمێمان هەر ماوەی پارەکە کە هیچ خەساریش نەبوو تۆزێک شتیاماوە دڵم نایڵم زانم تا کەی بەرگە ئاگرێ خەسار بێیان نا وەڵا سوودێکی باشی هەیە بەڵام تەبانە بێەوەیش ڕکلامێکی باشی بۆ بکرێ سوودێکی زۆر باشی هەیە بۆ عام بەڵێ ئێمە تەبان هەر هینەکە نییە ئەم مرەبە هەنجیرە نییە سەرەکیەکەمان ئێمە شەربەتی هەنارە ئەم مرەبە هەنجیر و ئیتر ڕووبە هەنار و دۆشاوی تو ئیتر بەپێی کاتەکانە دروستیەکەین بێگومان لێرە ئەم هەفتە بازاڕە بە دەرەجەی یەکەم بۆ براجوتیارەکان کراوەتەوە و ئەو بەرهەمانەی کە لێرە نمایش شەکرێن هەموو بەرهەمی خۆماڵین و بەرهەمی ڕەنج و ماندووبوونی جوتیار و خاوەنکار و خەڵکی ئەم سنووری پارێزگایان لە هەفتە بازاڕەکە تقریبا شوێنی 100 دوکان هەیە بەڵام هەندێ بڵێن شوێنی کەشی تێدایە ئەتوانرێ زیاتر ئیستیغلال بکرێ ینی لەسەرەوەی 100 دانە ئەگەر خواستەکان زیاتر بوو لەناو هەفتە بازاڕەکە بەرهەمی کشت و کاڵی چ ئەو بەرهەمەی کە پێوترێت تەڕەکاڵ و ئەو بەرهەمیش پێوترێ وشکە تێدایە لە پاڵەویشە بەرهەمی تەمەەن خەڵکانێکی تەیە بە خواردەمەنی بەشداریان کردووە ئەم هەفتە بازاڕە هەموو هەینێک ئەکرێتەوە لە سعات 3 بۆ 4 بڵێن بە دواوە تا 10 شەو بەردەوام بێت. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئیمساڵی وەکو ساڵانی ڕابردوو بەرهەمەکان کوالیتیان بەرزە بەرهەمەکان جوانن بەڵێ هەندێک ساڵ ئەکرێ بەرهەم کەم بکات یاخود زیاد بکات بەڵام ئەمە نابێت ئەهۆی دابەزانی کوالیتی بەرهەمەکان بە تایبەتی بەرهەمی شارە زور بە خۆشحاڵی ئەمە دەیانجووە بەرهەمان هێناوە بۆم هەفتە بازاڕە نمایشمان کردووە ئەو بەرهەمانەی کە هێناومانە هەمووی بەرهەمی دەستی جوتیارەکان خۆیەتی و لەگەڵ ئەوەیشا ئەو بەرهەمانی کە هێناومانێت ڕاستەوخۆ کڕیار لە دەستی جوتیا وەری ئەگرێ ئەیباتەوە بەرهەمەکانمان زۆر جوانن بەرهەمەکانمان دامیان خۆشە و تەندروستن ئەمە تەندروستی ئەم بەرهەمانە لەسەر و هەموو بەرهەمەکانی ترۆیە کە لە وڵاتانی چوادە و هەناردەی ناوخۆی هەرێمی کوردستان ئەگرێ بە خۆشحاڵی و ئێستا لە کاتی پێگەشتنی زۆرێک لە بەرهەمەکانە ئەو بەرهەمانە قەدەخەیەکرێن کە لە دەروی وڵاتەوە یاخود لە وڵاتانی دراوسی و هەناردەی ناوخۆ بکرێ ئێمەش بە خۆشحاڵی و ئیمڕۆ دەیانجووە بەرهەمی جیازمان هێناوە بەرهەمی جوانمان هێناوە بۆ ئەم هەفتە بازاڕە بەرهەمەکان تەڕەکاڵن یاخود بەرهەمی میوەهاتمان هێناوە هەندێک بەرهەمی ترمان هەیە کە خۆمان گرنگیمان پێدا و توانیمانە لە وڵاتی خۆمان نابتوانین بە سەرکەوتوی بەرهەمی بێنی. سەرەتا بەخێبێن سەر چاوەکانم سوپاس و دەستخۆشیم بۆ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە بۆکردنەوەی ئەم هەفتە بازارە کە هەموو ساڵێک کردویانەتەوە ڕێز و سڵاوم هەیە بۆیان بەڕاستی ئەم هەفتە بازارانە ڕاستی بڵێم ساڵانی پێشووی ئەمەی سفادەمان لێ کردووە بۆیە ئیمساڵیش دووبارە ناومان نووسیوەتەوە بەژارە بین ینی دڵنیام لە دوکانەکانی شەڵا باشترە بێت هیوادارم خەڵکێکی زیاتر ڕووی تێ بکات و بێت ئەم بەرهەمە خۆمانانە بێت بەرهەمی تەڕەکاڵی کشتتوکاڵی لێرە بە فرێشی و بە حازری بیبنەوە. بەڵێ بە تاکید شتێکی زۆر باشە چونکە ئەوەی کە ئەو ئەیباتە ئەلووە دووبارە دەستێکی ترەکات ئەم ڕاستە خۆی فرۆشتێت بە کڕیار ئەمە باشترە بۆ هەم کڕیار و بۆ جوتیارەکانیش.